بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. أشين خدمتي بابتي كتير لو بابتاني كآداب كان أشين سر بابتي آدابي فتوى وآدابي برسيار كردن. أم بابتا مقرنك مانزاني كباسي كان إن شاء الله. طبعا فتوى لزمان وناني داولي لزمان دا أولا كبريار أدري لسشتك كبي دلين شتكية دواتر فتوى لسردن يعني وترى فتوى در لمسألة بوكسي كتير فتوى يقدر أما وايد بيدلين واتا باسمي فاعل باسم فاعل يجدلين فتوى الشرع دردكات بو خلقي طبعا كسك اوي واتا فتوى يقدر درباري اشتيك او اشتش بيستكا كفتوى بو بدي يعني اشتيك بو تري لسي اللي فتوى دران بلين اويكا فتوى دداو كساني اهلي فتوان فلو باين شي لا اخوا يؤتي الحكمة من يشاء ومن يؤتي الحكمة فقد أوتي خيرا كثيرا وما يذكر إلا أولي الألباب. وتهركسي في بخشراء أم بلا قورية شونك أم بلا قورية يشكسي ناتو نفتوى دا صراحة استيما زوريني خمان بنحبارك بفتوى دا ستشين السري بزان فتوى لزماني خوي دا شون بوا أصحابه يا ورانو تابعين شون بونا لقل فتوى إيه مش لقل فتوى شونين أما حكمتك أخوي پروردگار دايا بو كساني كخوشيان گريك ودواي أو أمانة أهلي أوان خاوني أوان كعلم زانستك يكجا زوري دا بيان خواي قورا كفتوى بدن خواي قورا فرمين لآيتك كريا فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. طبعا بسيال لو كسانا كان كساني كان زانا ودانان لاشتكان زانان واتالي خوي تخصصي خوي يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات أما معلوم جناب تانا خواهي يوروب لو بايني بس كده توا أو كساني كزانان ودانان ناو باور دانان دا بلو باين لو برستره لوان برستره أتشين السر أوي كفتوى در كاريكي آسان نيه أما ملاحظتك كاريكي آسانية چونك بو خواجان چه فرمي لقرآن تماشاك خواي پروردگار فرمي يا داود إنا جعلناك خليفة في الأرض. أي داود عليه السلام لبيغمران خاون كتابة واتا أي داود إيما تومان كردوه بجينيشين لسر زبي باش فاحكم بين الناس بالحق. أمجا خواهي قورا أمريكا بداود دوبنجا دوايا واتا حكم بك دادوري بك أي داود لنيواني خلقي دا بلان بعدالة يعني بعدالة أي داود خواهي قورا داوات ولا تتبع الهوى وريابة دا أي داود لحكم كردن بو خلق نچی دەژێر ڕکێفی ئارەزوو هەوای نەفسی خۆتەوە بەکەیکی خۆت قسە بکەی. ئەمە خوای پەروەردگار خوای متعالە فەرمێ لەگەڵ پێغەمبەرێکا گفتوگۆ ئاوا نەسیحەتێکە کەواتە یعنی ئینسان لەوەیە بەڕەجار تەسلیمی ئارەزوو نەفسی خۆی بێ بۆی خوای پەروەردگار باسیەکە. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام إن الله لا يقبض العلم أو حديث مباركي كبيغمبري نازدار فرمي صلى الله عليه وسلم علم هل ناقري ناخذ كيدا إلا تشينا به أو كساني كزانان ودانان كتي ينتزع من العباد لكن يقبض العلم بقبضة العلماء. أجابتشي برو كوتاي برو قيامت جيال من الروا أو زانا ودانا حكيمان سركي ناميني أو علماء أو برهاي كعلماء بشاكة وباشا وكسانة كزوريان بيان نامنه
چونکە یەکێ لە نیشانەکانی قیامەت علم کەم دەبێتەوە، کەسی شارەزا کەم دەبێتەوە. حتا پێغەمبەری خوا فەرمێ ئەمجا کەسانی جاهل، کەسانی نەزاند و لەو جەنابتە ئەکەنە سەرگەورەی خۆیان و پرسیاری لێەکەن. ئەمجا علمەدا، ئەمجا بڵێن فتوادا، زانیاری ئەدا بەبێ علم، خوا پەناماندا خۆی گومڕاکە و خەڵکیش گومڕاکە. ئەمە وای لێدێ ئەگەر کەسی خۆی نەبێ، ئەگەر کەسی خۆی داتیان نەبێ. حەزرەتی عیسا عەلەیهی سەلام، نەبی عیسا عەلەیهی سەلام هەر کاتێ ڕێگایەک بۆ ڕێوبارێک بڵێن بۆ کەسێک ڕوون بکردایەتەوە، خۆی لەگەڵ ئەو سەرکردانە بۆ نمونە دەبینی دەژیا، ئەمجا ئەو شتەی ڕوون دەکردەوە. یعنی کەسێک ئەگەر باتایە بۆ لای پرسیاری کردایە لێ ئەکۆڕیەوە بە جوانی، پاشان فتوای ئەدا لەسەری. خاڵێکی ترەوەیە هەموو بوونەوەران لەسەر زەوی و معلومی جەنابتانە کەس دوعای خێرەکەن بۆ ئەلی علم و ئەلی زانست. ئەچێنە لا عەبدوڕەحمانی کوڕی ئەبوو لەیلا، ئەڵێ 220 یاوەر سەحابە لە پێغەمبەری نازدارم بیستووە. ئەفوو 120 نەکبوو 120 لە یاوەران لە پێغەمبەران، یعنی 120 سەحابەی بینیوە ئەم پیاوە، تابعی بوو. ئەڵێ کاتێک پرسیارت لە یەکێکیان بکردایە ئەم دینارە چۆن تەوزیعەکەی، ئەی فەرموو ئەمە هێنارد بۆ لای ئەو، ئەوەی نارد بۆ لای ئەو، ئەوەی نارد بۆ لای ئەو، هەمووی دەست بەدەستێ کرد. یعنی یەک فتوات بدایەتە 120 سەحابە، ئەم 120 سەحابە گشتی دەست باو دەست ئەینارد بۆ ئەوکەی کرد، ئەویت با بە منەقم نییە نەزانم. و سەحابەش معلومی جەنابتانە گشتی لە خزمەتی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم، کامیان کە هیچی نەزانیوە، خوێندەواری نەبووە لە من و تۆ ئێستا لە مەلاکانی ئێمە بەتایبەتی، نەک ئێوەش، هەر ئێمە لە ئێمە عالەمتر و زاناتر و هیچ ئێمە ناگاتە ئەوانش، یعنی ئەو پەڕی خەڵکیش کەواتە ئەبێ وریابین زۆر خەتەرە. بۆیە ئیبن عەباسە فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر کەسێ فتوادا لە هەموو پرسیارێکە ئەفەرمێ ئەو کەسە شێتە. سێر چەنێ بە توندی باسەکە ئیبن عەباسە فەرمێ. و ئیبن مەسعودیش هەردووگیان ئەڵێ هەر کەسێ هەر لە خۆی فتوا بدا دەربەست نەیە، هەرچی بێ کاکە بێ من نەزانم، با من پێت بێژم نەیگەرە بچی بۆ لای مەلا بۆ چێتی، ئەجە ئەو کەسە شێتە نەکبەتە. کەی ئیش ئەوە؟ ئەمە تو کاتێ ئەڵێ ئەمە حرامە ئەمە حەڵاڵە، یعنی خوا وتی، یعنی پێغەمبەر وتی، قوڕ بەسەرت ئەگەر لە قیامەت وانە بێت خوا یەقەتە گرێژە تۆ ناو منەوە چۆن قسە دەکەی، پێغەمبەری خواشی یەقەتەکە. چونکە ئەمە شتێک نییە ئاسان بێت، ئەبێ هەمومان بە تایبەتی ئێمەش نەکەوە، من نەسیحەتەکان پێش گشتی بۆ خۆمە هەتا بکرێ خۆت لە فتوا لادەی باش، چونکە کارێکی ئاسان نییە بەڕاستی. شعبی و ئیمامی شعبی فەرمێنی و ئیمامی حەسەن و ئەبوو حسەین و هەندێک لە پیاوچاکان دەفەرمێ، ئەڵێن هەندێک لە ئێوە فتوا دەدەن لە مەسئلەی وادا ئیمامی عومەر ناتوانێت فتوای تیا بدات. هەندێک مەسئلە تێ لە ڕۆژی قیامەتە بە ئاسانی فتوای تیا دەدرێت، ئیمامی عومەر زنی بکەرەوە ناتوانێت فتوای تیا بدات. ئەمە نەقورسە لای سەحابە، ئەمە قسەکانیان پیاوچاکانەیە. سوفیانی کوڕی عەینە ئەفەرمێ ئەو کەسەی کە زۆر بەپەلە فتوا دەدا، یعنی زۆر بەپەلە فتوا ئەدا و گوێی پێ نادا و فکر ناکاتەوە، ناڵێ پەلە مەکە و دوای جواب دەدەمەوە، ئەڵێ ئەو کەسە بزانە چاک ئەو کەسە ئەگە لە ناو خەڵکا باشترین کەس بێ ئەوە کەمترین زانست و عیلمی هەیە، بەوا دەیناسیتەوە کە عیلمی زۆر نییە. یعنی یەکێ خۆی لەم مەسەلا دای مساعد خۆی خستە ناو ئەمە بێ فتوا و ئەمانە ئەم مەسالانە زۆر خەتەرە. ئەژێ ئەوە کەسێکە. هەیسمی کوڕی جەمیل لە فەرمێ ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی لای خوای بێ لیان بێ لە هەموویان 48 پرسیاری لێ کرا، 32 پرسیاری وتی نازانم. 48 32 لێ دەرکا چەندێ مێنێ؟ چەند؟ 16 یعنی 16 پرسیاری داوەتەوە جوابی، باقی وتێ دی نازانم. ئێستا ئێمە فتوای ڕەت ناکەینەوە، هەتا کابرا دێتە لا من دە فتوای 28 شێت بۆ ژە مامۆستا ڕووی بکە مەکاندا نازانم، فڵان وای وت، فڵان وای وت، فڵان وایەژە، فڵان وای وت،
فلان وایوت منش ئەیکەم قسەکەی منش خەتە پاڵەوانێژە مەلا فلانش وایوت مەلا فلانش وایێژێ تر سەری لێتێکە چێ و تەواوفەکەیە چونکە ماشەڵڵا گشتی موفتیە کەسمان جێی نایەلین ئەمە خەتەرە بەڕاستی ئەم دەردە لە ناو ئێمایە زۆر دەردێکی خراپ قەت ئێمەی مەلای سەر ڕۆژی ڕۆژان منەڵێم خەستەخانە وایە ئەڵێم مەکتەب وایە نا ئەڵێم مهندس وایە ئەڕۆم تەداخولیەکەم نا ئیش من نییە ئیشەکەی من ئەمەیە ئەبێ هەر کەسە ئیش خۆی بزانێ نازانم کاکە ئەگە زانیت بێژە نازانم داعی ناکە خۆ برا خۆ ئەم فتوایە لەسەر تو نییە وازی لێبێنە با بڕۆ ئیستا ئێمە فتوای تەلاق و فتوای تەلاق ئێمە لە کفریە هیچ مەلایەک چاکی ناکە هیچ مەلایە تەسەورەکەی ئەینێری وەکەلای بۆ ئێمە نازانین تۆ بڵێ نەزانین بازانم بەڵام گەرەک مە لە کۆڵ خۆمیکەم بە کوردی لە کۆڵ خۆمێکم خەتەرە ئەگە من ژن و پیاوێک بنم بەیەکەوە حەڵاڵ نەبن من حەڵاڵم کرد ئەو پیاوە چۆ لای ئەو ژنەوە زینایە عاقیبەتەکەش من هەیدەم باجەکەشی لە قیامەت من ئەی من چیمە لەمە لە فتوایەکەی لە کەلار دەبا بڕا بۆ خۆی و تەواو کێ کێشی یانە یێرم بۆ لای مامۆستایەکی تر لە من گەورەتر تەجروبەی هەیە زیاترە گەورەترە ئەنێرم بۆ لای ئەو با بڕە بەلای ئەو پێویست ناکە ئەم فتوایە با ئەو بیدا باشترە هەتا من پێویست ناکە بۆ من خۆم نەدەنم باشترە بۆی ئەبێ ئێوەش هەمووتان بەڕاستی مەسەلەی فتوا شتێکی ئاسان نییە گاڵتە نییە ئێمە هەر بە ئاسانی وەریگرین بێژین ئەمە چی ئەمە چییە نە زۆر خەتەرە حتا پێتەکەی خۆت دوورگەرەوە لێ ئەگە بچینە خزمەتی پیاوچاکانی تر ئیمامی مالک پرسیاری لێ کرا فەرمووی نازانم وتیان ئەی ئیمامی مالک کورە پرسیارەکانمان زۆر ئاسانە تۆرەڵی نازانم تووڕە بوو ئیمامی مالک تووڕە بوو ئەڵێ تووڕە بە هەر کەسە بیتایە پرسیار ئاسانە تووڕا بوو ئەوی شەرعی خوا ئاسانی تیانە ئاسانە چییە شەرعی خوا ئاسانی تیانی هەمووی گرانە بۆ ئێمە بە مەسائل قەزی پرسیارکردنە قصدي سؤال جواب دانوا إنا سنلقي عليك قولا ثقيلا أما يفرم إمامي مالك رضا ورحمة خوالي عبد الرحمن كول ما مستايا خلقي كردستان هر کس يبيتا ما مصاب سياري كي بچوك مين تورا ايد همو ايد هيش تيك لدينا نيه بچوك بي همو يقولي تو شون دلي برسياري كي بچوك مين يعني أمان سيكا أم ما مستوزانا ودانا ولكيو ولا صحابة وتابعي باشان بو إما أم مكان أتا ديت أخبار حمويا لقص فتوى عواجيهم كواتابي وريابين بويا فرمي خطيبي بغدادي فرمي واجب إمام زماني ليكولوينا بزاني يعني زماني تجربة بزاني عربي بزاني فصيح كردي بزاني فصيح ويتيب قال لم كسر ئەگەر نەزانێ خراپە ناگونجێ ئەو کاتە فتواکان خراپ ئەدا لەسەری حەق واشە خۆی کاربەدەستان بە تایبەتی ئەوقاف هەموو شارێک لیژنەی فتوایە بێ ئێستا الحەمدولله هەیە هەموو سەرگەرمیان لیژنەیەکی هەیە بەڵێ بەڵام خۆزگایە شۆڕ بوایەتەوە زیاترشی تر بکرێتەوە هەر لە شارێکی بچووکشە بوایە بۆ ئەوەی خەڵک ئیتر ئەوە سزای نەشدا بنایە هەر مامۆستایەکی ئاینی لە خۆی فتوای بدایە سزای بدایە زۆر چاک ئەوە زۆر چاکە خەڵک با داوای کە هەر مەلایەکان نەسێ بە کەیفی خۆی جومعە فتوا بدە چونکە جومعە جێگای فتوادان نییە جێگای نەسیحەتە جێگای ئامۆژگاریە من سوێن بخۆم و ئەو سوێن بخوا ئێستا بۆ ئەم سوێنەش بۆتە مۆدێل سوێنە خوا بەخوا هەرکێ پارە بدا ئەوە دروست نییە ئەوەی ئایفین بدا بۆ نمونە برنج بدا دروستی ئەمانە چییە قەت بڕوا مەکەن بەم قسانە هەر کەسێ سوێنی خوا لەسەر مینبەر ڕێزمێ بووی سوێنەکەی با کەفارەتەکەی بدا چونکە زانی چۆن ئەمانە شتانێکە من و تۆ ناتوانین تازە یەکلای کێنەوە سەحابە و تابعین یەکلای نەکردەوە من و تۆ چین تا یەکلای کێنەوە من و تۆ چین ناتوانین من و تۆ تخوا حەزەکەی تەلەفۆن کەن بۆ ئەو کەسانەی کە ئێستا هەن لە مەدینە بڵێن لە مەدینە شەوان چەند کات نوێژەکەن چەندێکە نەزانین نا چەندێکن زیاترەکەن لە بیست ناکەن نا چەندەکەن مەدینە 36 کات نوێژەکەن تۆ بڵێ ئەوان نەزانن یان ئێمە زانین
کاممان زانای ئێمە یا ئەوان ئیتر جوابەکەی وەی گرەوتەوە وازی لێ بێنن مەککە چەند ڕکاتەکە چەندەکە مەککە چەندەکە نا کەمترە بۆ چن بۆ 22 تۆ بڵێ ئەوان زانابن یا من و تۆ ئەگە من فتوامدا بۆ دوڕام پێمەکە تۆ هینەکەی ئەوان تاوە هینەکەی من تاوە نییە من چیم لە چاوان لە چاوان ئێمە چین ئیتر بۆ ئێمە ببینە مفتی بەسەر خەڵکی خۆمانەوە بۆ ئەو خەڵکە تێک دەین بۆ نەوێنی خەڵک عیبادەت بکە بۆ ئاخر بۆ سەبەب بۆ هۆکار چییە ئێمە کەی زانە برایە ئێمە کەی ئێمە لە چاوانە هیچ نیمان ئەی بۆ 36یان کرد مەدینە ئەی بۆ 23یان نەکرد دەزانن بۆ چونکە وەختی خۆی ئەو 23 لە بینی 4 کاتە تەوافێکیان نەکرد مەدینیەکان ناگەینە مەدینەی ناگەینە تەوافەکە لە جادی تەوافەکە کردیانە 36 ڕکات وتیان با ئەجر و پاداشی تەوافەکەمان بگەین سێر ئەوان چۆن بوونە بۆ عیبادەتی خوا ئێمە چۆنین ڕێزمێ زۆرێ خەڵکی 8 ڕکات دەکەم 8 ڕکاتەکەی کردە دەدەم وەرە خوا پێویستی بۆ 8 ڕکاتەی تەقلەی تۆشی نییە بە نیم سەعات خوا زۆر دەوڵەمەنە بە سەعاتێکی شەو بە 2 سەعاتێکی شەوی ئێمە خوا ئەمەی بۆ چییە زۆر دەوڵەمەنە لەوە بەڵام ئێمە گرنگەوەیە وریابین لە خۆمان و فتوا نەدەین کە فتوا بدەین خەتەرە لەسەر تەکەوێ گونەحبارە بی سبەینی ئەم ئینسانە ئەم مرۆڤە لە قیامەتە خەیری کەم بوو یەقەی تۆگرێ چونکە تۆ وتە دروست نییە ئەوە بکەی خواگیان ئێژە بفەرمن بە مەلایکان هەرچی خەیری ئەم پیاوەی مەدام فتوایدا خەیری ئەم بخەنەبانی چونکە ئەو گوناحە هیچی لەدەستکەم بۆ ئەم وتیمەی کرد ئاناو زیاتر یەکرد کەواتە ئەبێ وریابین فتوادان زۆر خەتەرە زۆر شتێکی ئەوەیە کە لە قیامەتە یەقەتەگرێ کێش یەقەتەگرێ خوای متعال پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم چونکە تۆ بە ناوی هەردووگیانەوە قسە ئەکەی ذاتی ئەڵڵا و پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەچی لەسەر ئادەبەکان بەپەلەی پێویستە ئەو کەسەی کە فتوا ئەدا باڵغ بێت تەمەنێکی زۆریە بێت کەسێک کە فتوا ئەدا باشتر وایە گەورەنی فتوا بدە گەورەکان مامۆستا بەڕێزەکان گەورەکان بە تەمەنەکان ئیلا مەعەدا خۆی بینێرێ بۆلات ئەوە شتێکی ترە بۆ لای مامۆستایەکی بچوو ئەوە ئەدەبێکە شۆڕە بێتەوە لە ئەدەبی زانستا ئەوەی زانیاریە بێ ئەبێ ئەوە دەبە بزانێ ئێستا کەسێ بێتە لای من بڵێ فتوام وەرگردووە بۆ نمونە لە جەنابی مامۆستا مەلا تەواو ئەو فتوایە بڕۆ خوا حافیز فتواکە ئەگەر واش نەبێ من زیاد ناخەمە سەری بۆی ناڵێم ئەو نازانێ من نزانم چونکە نابێ ئەو لە من گەورەترە ئەو تەمەن بە حکمی تەمەنی بە حکمی علمی بە حکمی ڕیسپی هەموو حکمەکانی لە من زیاتر بەڵام بۆ مەسلحەتی عام ئەتوانی شتەکان بۆی شیتر بکەیتەوە شیتر بکەیتەوە هەستا جەنابی مامۆستا دەفەرمێت برنج بدەن قسەکەی زۆر تەواو لە جێگای خۆیەتی بەڵام کۆمەڵێک شێڵێن پارە بدەن ئەمش تەواوکەری ئەوەیە حەردی بە یەکەوە خەڵک ئیسفادە لە هەردوویەکە ئەمە ئەوەیە مەبەست خاڵێکی دووەم لەوانەی کە مفتی ئەبێت یای بێ کەسێک کە فتوا بێت بە معلومی جەنابتان کەس لەم شارە نییە مفتی بێ هیچ کەس چونکە مفتی مەرجی خۆی هەیە شەرتی خۆی هەیە ئێمە نەگەیمانتەوە دەرەجە هیچ کات ئێستا طالب علمی ئێمە طالبی علمی واتە ئێمان جارێ ئێمە تەلەبەین ئێستا من دانیشتمە کتابێکەوەی خوێنمە بۆیەوەتەوە هیچیتیانی لەوە زیاتر خۆ من فتوا نادەمەوە مەخسەی ئەم پیاوە نەقڵەکەم بۆ تۆ ئیتر دوای ئەوە شتێکش بوو قسەی ئەم پیاوە من لە قیامەت یەقین ئەم پیاوە گرم ئاوایە نەکوا خوانەکە من فتوا بدەم و مفتی بم نە ئەوە نییە خاڵێکی ترەوەیە پێویستە موسڵمان تا بتوانێت خۆی دوور بگرێت لە فتوا موسڵمان خاڵێکی ترەوەیە ئەو کەسەی کە فتوا دابێ نەحو صەرف بەلاغە علوم حەدیث ئوسولی فقه تەفسیر ئەمانە گشتی بزانێ یەڵا توانێت فتوا بدەن ئەگەمان نەزانێ خەتەرە چونکە ئەبێ ئەو شتانە لە یەک جا بکاتەوە بزانێ ئەم حەدیثە بۆ عامە بۆ خاسە بزانێ ئەمە ماضی مضارع پێش و پاشی بزانێ ئەبێ ئوسول ئایا ئوسولیەکان چیان و تۆ لەم حکمەدا بۆ عامە بۆ چییە ئایا لە فقاچیات و ئایا لە حەدیثەکە ضەعیفە صەحیحە ئایا سەبەب نزول حەدیث چییە سەبەب نزول ئاەت چییە ئەمانە گەرەویشتی بزانێ ئەم جا فتوا بدە
خاڵێکی تر بوو چونکە ئەگەمانەی نەزانی ئەو کاتە خراپە نابێ فتوە کەم تەرخەمی و ئاسانکاری تیا بکرێت بە تایبەتی نیکاح تەلاق قەتل زینا ئەمە سایلە گشتەکان نابێ بە هیچ شێوەیە ئاسانکاری تیا بکرێت چاوپۆشی بکرێت لە کەسێک بۆ کەسێکی تر فەرقی بێ نابێ ئەبێ وە خۆی بڵێتەوە چاوپۆشی نییە لەم مەسالانەدا بۆیە دەگەڕنەوە زەیدی کوڕی حەسەنی کوڕی زیاد ئەفەرمێ بۆ حەنیفە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فتوای دا بۆ کەسێک دوای پەشیمانە بوو لە فتواکەی ئەڵێ ڕۆی لەناو بازاڕ ڕێسیا تا کابرای دۆزیە وتی خەڵکینە چێ ئەمڕۆ هات فتوایەکی لە من وەرگرت ئەوە با بزانێ ئەبوو حەنیفە پەشیمانەوە بوو لە فتواکەی ئەو کەسە با بە قسەی ئەبوو حەنیفە نەکات یعنی تۆ ئەگەر مەلایەک فتوای بۆ دای پەشیمان بووە لە فتواکەی ئیتر تۆ نابێت لەسەر ئەو فتوا کۆنەی هەر بڕۆی تا ئەو فتوای وەرگی ئێستا مامۆستای بەڕێز وایە وەختی خۆی بۆ نمونەوە تێتی سەرفرتە بەس بۆ خواردن نەبێ ئێستا عیلمەکەی زۆرەوە بووە تێگەیشتووە خوێندوویەتیەوە مەسادیرەکانی بینیوە فەرموویەتی با پارە شەبێ هەردوویانە بێ تو ناتوانی تر نەقلی فتوای ئەم مامۆستا بەڕێزە بکەی کۆنەکە بین ئێستا بکەی ئاوایە ئەبێ ئاخر فتوای ئەو کەسە چونکە ئەوە بڕیارە ئەوە گەیتر نەسخ بۆتەوە بۆ قسەی کە کردوێتی ێژە بە دوایە گەڕا بۆ حەنیفە بۆی چی بکە ئەم پیاوە بدۆزێتەوە نەکا لەسەر ئەم حەساب بێ تیایدا خاڵێکی تر دەبێ وەڵامەکان ڕۆن و ئاشکرا بێ نەک بڵێ حرامە حەڵاڵە لێی ببرسی قەینا حرام و حەڵاڵە ئەبێ شیکەیتەوە بۆ خەڵک ئەبێ شیکەیتەوە بۆ خەڵک بە جوانی بە چاکی بە باشی بخیتە دەستی خەڵکی بۆی خەڵک لێی تێک نەچێ بۆی خەڵک بزانێت تو لەبەر چی واتوتووە و بۆچی واوتراوە خاڵێکی تر لەو خاڵانە دەبێ مفتی ئەوە بێت کە ڕاستیەکان بۆ خەڵک بڵێ ئەوە ڕێی ڕاجحە چونکە دایم و سەعات ناکری هەموو شتێ بڵێ هات بڵێ وەڵا بۆ حەنیفە وایەژێ ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ شافعی وایەژێ ئەحمەدی کوڕی حەنبەل وایەژێ ئەم کابرا تاقەت ئەمەی نییە وەڵا لە فڵان کتابە وایەژێ لە کتاب نەیگەرەکەمە یەک ڕێی بدەرێ و تەواو ئەو یەک پرسیارەکە و یەک وڵامی گەرەکە ئەوە دروستە بەس کەوتت دروستە بڵێ بڵێ ئاوایە 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 یان بڵێ نەیکەی باشترە ئاوایە 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 تاو ئیتر نەیگەرە بێژی لێرە وایە لەوێ وایە چونکە تاقەتی نییە و خەڵکێک گوێ ئەمەنە بگرێ لەم شتانە لی نازانێ خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە نابێ فتوادەر لە کاتی نەئاساییە فتوا بدا لە کاتی نەئاساییە ڕێگای فتوای بگری ئەمە زۆر جار ڕووەدا مامۆستاکە مەشغوڵە لە ڕێگاوبانایە یان ئەبینی حاڵەتی مامۆستاکە بژێویکی پێوە دیارە یا مامۆستاکە ئەبینی پرسیارەکەی لێەکەی وەک سحەتی تەواو نییە فکری نییە لای تۆ ئەو کاتە پرسیاری لێ مەکە چونکە بۆ کاتە ناتوانێت بە جوابی فتواکەی تۆ بداتەوە بیدات چۆ لەوەیە ئەو فتوا جوابی داتەوە بەس لەبەر ئەوە بێ کە تۆ قسەکەی تۆ نەشکێنێ چونکە حاڵەتەکەی نییە حاڵەتەکە کاتی پێویست کاتێک مناسب بێ بچی هەوڵش دانیشە لەگەڵی وە سەرپێ و پرسیار مەکە سەرپێی ئێستا فتواکانی ئێمە قسەکانی ئێمە پرسیارەکانی ئێمە عەفوو بووەتە سەرپێی تو بەعجار دەی بۆ مزگەوت پرسیارەکە بۆ نودانیشتیتە پرسیارەکە دەرەچیتە دەرەوە پرسیارەکەیەکە ناوانە بێ مامۆستا گە بکەی غورفەیەکی تایبەتی هەبێ بڵێ مامۆستا شوێنێکەیە وەڵا پرسیارێکمە حەزەکەم بچینە شوێنێک دانیشین بەیەکەوە ئیتر ناو حەرەم بێ دەرەوە بێ غورفەی خۆی هەبێ بە تەنیا بۆ خۆت جوان پرسیارەکەی لێ بکە بە جوانی جواب بداتەوە بۆ جوانیش تێ بکەی ئاوا باشە نەک تو کۆمەڵە ئێسیا لەگەڵ ئادەمەتەقیەکە وەڵا مامۆستا پرسیارێکم هەیە پرسیارەکە ئەەکەیت و بەسەر پێ ئەو ئیشتری هەیە بەعجا لەوێ مەشغوڵ بێ بمەوە ئەوە نابێ جوانیە نابێ مفتی فتوا بدا لەو شتانەی کە یعنی بەدەمی ناتوانێت فتوا بدا لەسەر چی ئەوەی پەیوەندیە بە زبانەوە کابرا سوێنی خواردووە بۆ نمونە تەلاق بۆ نمونە نیکاح بۆ نمونە مەسائیلی بالذات تەلاق تەلەفۆنی ئەکاڵێ مامۆستا من ئەوە لە ماڵام تەلاقێکم خوارد لەسەر ژنەکەم وتم ئەگەر وا بکەی ئاوا بێ ئەمە نابێ من ناتوانم فتوا بدەم لە مۆبایلا بۆ تۆ ئەبێ بێ بزان مەبەستت ئەم قسەی کە لە دەمت کردووە مەبەستی دڵت چییە
من دڵ تۆمەوێ زبانت ناوێ من حکمە دەم لە دڵی تۆ نەک لە زبانت تۆ وتت ئەگەر ژنەکەم بچێتە دەرەوە بەبێ ئیزنی من تەلاقی کەوتبێ منش ئەپرسم لە تۆ ئەڵێم زەحمەت نەبێ وتە ژنەکە بچێتە دەرەوە تەلاقت کەوتبێ مەبەستە چییە؟ مەبەستەوەی بیترسێنی مەبەستت ئەوەیە تەلاقی بدەیت مەبەستت ئەوەیە یەک تەلاقەیە یان سێ تەلاقەیەتر نێتە ئەو ماڵە ئەمانە گشتی پرسیار ئەمە لە مۆبایلە چۆن حەلەکرێ نابێ بێت تۆ بێ ئەمانە من گشتی پرسیاری لێ یەکەم گشتی جواب مەدەیتەوە ئەمجا من ئەتوانم قسەیە بۆ تۆ بکەم ناکرێت چونکە ئەمانە لە مۆبایلە ناکرێن دەشتێ بە تایبەتی ئەوانەی کە دەرەچێ لە دەم پرسیاری دەمیە ئەبێ ئەمانە بزانی ئەچینە لای مامۆستا عەبدولکەریم مودەڕس وای گەورە عافیکە پیاوێکی بەڕێز عالمێکی زانای کورد ئەڵێ ئەم پیاوە فەرمێ لە خزمەتیا بووم پیاوێک هات پرسیاری لێ کرد یەکێک هات پرسیاری لێ کرد لە وڵاتێ لە وڵاتانەی وا ڕۆژ درێژە و شەو کورتە وتی مامۆستا ئێمە لە شوێنێک بۆ نمونە تەنها شەومان تەنها 3 ساعاتە یعنی ڕۆژیان چەندە 21 ساعات هەم بە ڕۆژ و 3 ساعات شەو لێوە هاتووە پرسیاری کردەوە دیمش لە خزمەتی مامۆستا بوومە ئەوش جوابی نەداوە هاتەوە وتی مش فەقێ بووم لە ژێردەسیا یان لە دەوری بووە لەو کاتا لای بووە وتی ڕووی کردە من وتی عومەر جوابی ئەم پیاوە چۆن بدەمەوە وتی منش وتم مامۆستا من چی ئەزانم قوربان بەخوا من هیچی لێ نازانم فەرمووی بۆ پرسم لە تۆ ئەم مەسەلە دوو ڕەیتیایە کام ڕەئی جواب ئەم پیاوە بدەینە چونکە هەرگی نابڵێ ئێمە ناکرێ هەرگی پێی بێژین ئەبێ یەک ڕەئی بدەینێ یەک وڵامی گەرەکە ئەو یەک پرسیاری گەرە و یەک وڵام بێ پێی بڵێن نێزەکترین وڵات لات کوێیە بە گوێرەی ئەو بیگرە یان پێی بڵێن وەک مەککە بیگرە ئەمە عولەمایان وایان فەرموون ئێستا کابرا کەسەکەیە لە خارج یعنی لێ پرسێ چۆن سەرفتەرەکەم دەکەم چی بکا باشان پێ چۆن دەریکە ئەبێ ئەمە پێویستەکە بە پرسیار لە وڵاتە ئایا بووەتە خەڵکی ئەو وڵاتە کەسی وامانێ ساڵێ 2 ساڵ چووە کەسی وایە 50 ساڵا لە وڵاتە هەمان جیاوازە خۆ نابێت دیوەکێ هەیە مقیمە حەسابی مقیم تەواو هەیە مسافرە لێوێ جارێ نەبووتە کەسی ئەو وڵاتە ئەمە بێ بۆیە ئەم پرسیاری کرد لە عومەر وتی کامنیان یان لەگەڵ ئەوایە پێ بڵێن لەگەڵ مەکا پارشەو بکە لەگەڵ مەکا بیشکێنە بە گوێرەی مەکا سەرفترە و زەکات بدە یان ئەبێ بڵێن بە گوێرەی وڵاتی هاوسێکەوت کە دێنزەکترین وڵات کوێ مسڵمان لێتە بە گوێرەی ئەوە مەراسیمی ڕەمەزان بکە و سەرفترە و زەکات و هەمووی بدە قەزدم ئەم پیاوەیە هیچ قسەی نەکرد و جوان وتی پێ ئەبێ ئینسان وریا بێ لەمەدا مەسەلەی فتووا زۆر خەتەرە هەتا پێتان نەگرێ خۆتان دوورگرن هیچ پێویست ناکە کە خۆت بۆ دنیا و قیامەت گونەحبار بکەیت زانی پیش پێی مەڵێ ئیلا مەعادا بگەڕێ بە دوای نەبوو کەسی دەست نەکەوت تەقەلایە کرد ئەو کاتە پێی بڵێ باشترە چاکترە خۆی گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە هەر شتێک دەڵێن ڕاست بێ جوان بێ چاک بێ باش بێ ئینشاءالله خوای لێمان ببووری ئەگەر قسەیەکمان کردووە لەم ڕەمەزانەدا نەمەزانیوە خوای گیان ئەگەر قسەیەکمان کردە بە ناوی تۆ بە ناوی پێغەمبەرەکەتەوە خوایە ئێمە پەشیمانی نەقسەی ڕاستمانش کردووە لە تۆیەوە لەو ئیسلامە پاکەوەیە خوایە بیکەیتە پاداش بۆمان یا ڕەب عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ بکەی عیبادەتی هەموو لایەکمان بفەرمی بە قبوڵکردن ئەی پەروەردگارە ئێمە فەقیر و ژاری تۆی نەداری تۆین خوای لە تەپاڕێنمەوە ئەی پەروەردگارە بە گەورەی بە میهرەبانی خۆت کەسێک بین لە هەموو لایەکمان ڕازی بی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مردوەکانمان لە زیندوو وڵاتمان لە خراپە و خراپەکاری پارێزی یا ڕەبی خوای لە تەپاڕێنە گوناحەکانمان خۆش بی یا ڕەبی بە بەهشت و پان و بەرین شادمان بکەی لە ئاگری دۆزەخ نەجاتمان بدەی بە بینینی خۆت و پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم شادمان بکەی چۆن کۆمان دەکەیتەوە لە ماڵەکانی خۆت ئاوا کۆمان بکەیتەوە لە بەهشتا ئامین ئامین
والحمد لله رب العالمين. وآخر دعوانا الحمد لله رب العالمين، صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله.